جا هاژە هەموو کات پەروەردەکردنی منداڵ یاخود هۆشیاری منداڵان کاری تەنیا دایک و باوک نییە، ڕەنگە کاری هەمومان بێ لە کۆمەڵگا، بەڵام چێن ئەوانەی کە بەم کارە هەڵدەستن بە تایبەت کەسێک کە لە تەمەنی بچووکەوە هەوڵ دەدا ئەم بیرۆکەی هەیە کار لەسەر هۆشیارکردنەوەی منداڵان دەکە، ئەمە هەر زۆر گرنگە، زۆر جێگەی دەستخۆشیە بە تایبەت کەسەکە ئەگەر خانم بێ، خانمان لە پەروەردەکردن زۆر باشتر و بە سەلیقەتی خۆمانە بێگومان. بۆ بەرهەمهێنانی کورتە ڤیددیۆی پەروەردەی لە بواری منداڵان ئەمە کارێکە ئەگەر هەمومان نتوانین دەستی بۆ بەرین، بەڵام ئەگەر کەسێک پێشنگ بێتیا و کەسە خۆشی لە منداڵیەوە تا ئێستش خەریک بێ ئەوە هەڵبەتجی شانازیە. وەکو بینیمان لە راپۆرتەکە ئەویش خات و سکاڵا بوو لەگەڵ کۆمەڵێک گەنج و منداڵی جوانی کەرکک. سکاڵا نازم یوتوبەرە و ئاریان نازمیش کە براکێتی ئەویش کامێرەمانە هەردووکیان میوانی ئەزیزیم بەیانی ئێمن. بەخێر هاتن بەیانیتان باش. باش سکاڵاخان کاکە ئاریان زۆر بەخێر بێن. زۆر سپاس. لەوە دەست پێ بکەین، ئێوە کارێکی جوان دەکەن سەرەتا، دەستان خۆشبی بە تایبەت بابەتەکەتان کە پەیوەستە بە پەروەردەکردنی منداڵ، هۆشیارکردنەوە، هەموو ئەمانە زۆر گرنگە. کەی دەستان پێکرد سکاڵاخانەوە؟ 25 هەشتی ساڵی 2010 بوو وەکو بیرۆکە دەستە پێکرد. بەزەو کاتە لە زانکۆ ئەم خوێنی ترها کاتەکان کەم بوون. سەردەمی کۆڕۆنا هەمیشە ئێڵەمە سەردەمێکی قرس بوو، بەڵام بۆ ئێمە دەستپێکێکی زۆر باش بوو. دەستمان کرد بە بنیادنانی ئەو خەونی کە خۆمان لەسەریا ڕۆین بە کەرەستەی بچوو، بە موبایلێکی سادەی ڕۆژانە، بە کۆڵانێکی سادەی هەمومان کە تێپەڕین ڕی لە مناڵی جوام و پێکەوە دەستمان پێکرد لە وەرزی یەکەمادە مناڵ بووین بۆ خزمەتی مناڵی کورد، بۆ خزمەتی کۆمەلگای کوردی و کۆناغی هەرزەکارش بە هەمان شێوە بووی بە شێوازێکی زمانی مناڵانی خۆیان شتەکان بگەێنی. باشە سکاڵا، ئێستا خۆت و گروپەکەت بڵێ بناسێنە زیاتر و چەند کەس بەشدارن لەگەڵتان و هەر یەکەشتان کارتان چییە؟ بڵێ من وەکو خۆم بەڕێوەری تەواوی کارەکانم لە چەناڵی یوتوبەکەمان خۆم دەستم پێ کرد و سەرەتا خوشکێک و دەستە خوشکێکم لە وەرزی یەکەمە دە مناڵ بووین. ئیترە و مناڵانەی کە وەریەگرین 8 ساڵ بۆ 14 ساڵن کە بەرەو 14 بەسەر و ڕۆژن حەزیان لێ بوو با لەگەڵم بمێنەوەکو ئەکتەرێکی گەورەیان وەکو پشت کامێرە هاوکارێک وەکو کامێرەمانێک ئەگەریش ناتوان استراحەتی خۆیان وەرگرن، ینی بڕۆن بۆی پەرە با خەونی خۆیان بدەن، ینی هەرەوەنی مناڵی خۆیان لەگەڵ منا بەڕێ کرد. کۆمەڵێ باشمان لە وەرزی یەکەما هەبوو، ینی کارکتەری زۆر باشمانە بوو، هەنێکی مانە و هەنێکی ڕۆیشتن کۆمەڵە مناڵی ترما وەرگرت لە وەرزی دووەمە. ئەوانیش ئێستاکانە تواناکانی خۆیان دەرەخێنن بەدەر لە کورتە فیلمی پەروەردەی ئەمانەوێ ئامانجم ئەوەیە کە کەسایەتی خۆیان بنیانێت، چونکە بنیادنانی هەموو کۆمەلگایەک لە مناڵەوە دەست بکات مناڵێکی تەندروست، مناڵێک بێکە خاک و وڵات و چۆن بڵێ ناخ و شتەکانی بەلا پیرانی دەستنە ناو بەڕووی هیچ مناڵێکە و لەگەڵ تا کارەکەات. بێگومان خۆیان دایک و باوکەکان ئەڵێن با ئەم هاوینە پشوی هاوینیان بۆن من لە کاتی قوتابخانەکانە لەو کاتانی کە مەجالە بەدەر لە خوێندن دێنە لام پێکە ئەو کاراکەین، ئەوش بۆ من زۆر خۆشە، هەم چێژی هەیە و هەم پەروەردەیەکی باشە بە زمانێکی مناڵانەیان تەمەنی خۆیان پیانەگەێنم. باشە سکاڵاخان، لە ڕابردوو لە ئێمە لە کوردستان دەرهێنەرمان هەبووە خەریکی دراما و فیلم و هەموو ئەو بابەتانە هەبووە، بەڵام ئێستا کارکردن لە چەناڵ یوتیوب تۆزە گنوێترە، ڕەنگە ئەو دەرهێنەرانەی کۆن کاریان کردووە ئێستا نەزانن ڕێگەی با بڵێن کورتە فیلمێک لە چەناڵێکی یوتیوب چۆنە، ینی نازانن و نازانن چۆن دەچێتە ناو خەڵک. ئێستا دەبینم لە چەناڵ یوتیوبەکان هەندێک گەنجی زۆر بە توانامان هەیە بەڕاستی، ئەوەن دەب بە سەلیقە ئەوەنە لایانی تەکنیکیان بەهێزە، ینی ڕەنگە لە دەرهێنەرەکانی دیکە باشتر بن بە تایبەت ئێستا کە ئاسانکاری هەیە لەوەی کە لە نێتفلێکس بەردەوام سەیری فیلم دەکەن، درامای بیانی دەبینی سوود لە تەکنیکی دەرەوە وەردەگرن. ئێوە لە تەکنیک چی دەکەن، چی بەکاردێنن ئەو ئامرانەی کە هەتانە تا ئێستاش هەر بە مۆبایل وێنە دەگرن؟ بەڵێ هەتا سەر بە مۆبایلە ڤیددیۆی کارەکانمانەکەین، چکە ماشەڵڵا سە مۆبایلەکانی ئێستا زۆر پێشکەوتون، ئیشەڵاگەینە ئاستەکە بگا بە کامێرا بوو گەین بە شوێنی خۆمان و ینی هەمومان هەر مرۆڤین. نێتفلیکسش بە هەمان شێوە مرۆڤێکن کە کۆمەڵێک بیرۆکانێ، ئێمەش لەوایە بەدەر نەبین لەو بیرۆکانە و لە داهاتوە ئیشەڵا بەس ئەڵێ هەموو شتێ لەسەر خۆ لەسەر خۆ ورد بووی بڕۆ وا بنیاتینە کە هەرگیز نەڕوخێ. ئێمەش ئیشەڵا بەو
هەنگاو بۆی ئەڕۆین و هەموو شتانش بە تەکنیکی باش و ئەستا موبایلە لەوە ماوەیەتر ئێستا ماوەی مایکیشمان بەکارهێنا و شتەکان بەرەبەرەوە پێشەچن ئینشەڵڵا باشترە. جا ئاریا یەکێکە لەو ئەندامانەی کە خۆت گەورەت کردووە لەگەڵ تا ئێستا بۆچە کامێرەمانی تۆ. ئاریا باسێکی کارەکانمان بۆ بکە کەی دەستە پێکرد یەکەم جار کە دەستە پێکرد چی و لێ ئەزانی ئێستش گەیشتوتێتە چه ئاستێک ئێستا چیەکەی بۆیان؟ وڵای من بەڕاستی سەرەتایە ئیشەکەم سەرەتایم پێشتر ئەکتەر بووم بەڵام ئێستا لەبەروی تەمەنم بووە 15 ساڵ بەسەر خوشکەکەم تقاعد بووی بەڵێ تقاعد بووی لاکتەری تقاعد بوو باشە یارمەتی خوشکەکەمە دەم لە کامێرەوانی تاوەکو ئەوش ئیشەکانی یارمەتیە دەم بەرەو پێش بچێ. باشە ڕۆژانە چەندێک ئیشی لەگەڵەکەی چیەکەی ینی بێجگە لە تەسویرکردن چیتری بۆەکەی؟ وڵای ئێمە بە دوو تاغیاری هینەکەین تەسویرەکەین بەیانیان و ئێواران بەیانیان لە سعات 8 بۆ تاکو 12 تەسویرەکەین و ئێوارانش لە سینی مەڕۆ تاکو 6 تەسویرەکەین. باشە ئسکاڵا شوێنێکتان هەیە ئێوە کۆکاتەوە یان وەکو نووسنگە هەر لە ماڵەکەی خۆتان؟ وڵی ماڵەکەی خۆمان بۆتە شوێنێکی پڕ لە یادگاری بۆ مناڵی خۆم و بۆ مناڵەکانی ئێرەش ینی ئێستی کە لەگەڵمان ماڵمان باخچێکی گەورەیە ماڵمان لە دەشتا لە لادێنی تر مناڵەکان شەمی مناڵی دەور و جیران و خزم و ناسیای خۆمان ینی هەرینە و ناوچەیە تر پێکەوە باخەکەمان گەورەی وەکو شوێنێکی یادگاری خۆشمان لێکرۆ کە هەم بەرهەمی کارەکانمان بەدەر لەوە دایک و باوکشم زۆر هاوکار من ینی بە شتەکان بە پلانن ئەوە نیە هەموو کاتێک بێ ینی هەمووی بە پلاندا ڕێژێسە بۆ منە ئەمڕۆ تەسویرمانە بوو لەبەر ڕاپۆرتەکە دووامان خست بۆ بەیانی شەڵات دەست پێک ینی ئەو شتەکان پلان ئەبێ. سکاڵا خان زۆر جار کاتێک کە کورتە فیلمێک دەکەی یان ڤیددیۆی کورتەوە ڤیددیۆیەک بەرهەمدێنی پێویستت بەوەی تێکستێکی باشت هەبێت وایە تێکستەکە بچێتە ناو خەڵک وە ئەوەی کە بینەرتە سوودی لێ ببینێت چێ تێکستەکان چیرۆکەکانتان بۆ دەنووسێ؟ والله گشتی خۆم سینناریۆکان ئەنووسمەوە چیرۆکەکان ئەنووسمەوە زیاد لە ناو ژیانی مناڵم کتێب زۆر ئەخوێنمەوە زۆر لەسەر بابەتەکانی مناڵە چڕ ئەبمەوە ئا مناڵ لاەنە دەرونیەکانی چۆن ئەو شتانە بەلایەنێکی دەرونی مناڵانە بگەێنم چۆن ئەو حیوارانی کە دا ڕێژە وتانە سەرنجیان ڕابکێشێ بتوانن ئەنجامی بدەن ینی خۆم جار وایە نیو سعات بەس دانیشم بیر ئەەکەم و چیرۆکە چۆن دابڕێژم دوای ئەوەش ئەینوسمەوە ینی کە نووسیشمەوەی دەفتەرم مێماون هەموو مەسەن ئەمڕۆ فلانە کورتە فیلمانە سەر ئەو سینناریۆ ئەو حیوارانە ئەڕۆین کە دامڕشتە و نووسیمەتەوە. باشە ئەرشیفیەوە تەنها یوتیوبە؟ بەڵێ یوتیوب و تازە ئینستاگرام و تیکتۆکیشماندانە بۆی زیاتر خەڵک لەوێنانە نە یوتیوبەکەتان چییە با لێرەوەسیدی کوردش ABCD کوردش ABCD کوردش زۆر ئاسانیشە چونکە بابەتێکی هۆشیاری و باوڵێن پەیوەست بە پەروەردەکردنی منداڵ ئێمەش پێیان دەڵێن خۆشم سەبسکرایبی دەکەم. باشە ئاریا لە کاتی تەسویرکردنە مناڵەکان باش ئاکتین ناکەن چی ناکەن چیەکەی لەگەڵیانە؟ وڵایی بەڕاستی هینە قورس نییە بۆ تۆ؟ من وڵی بەڕۆڵا قورسە بەس چ پێینتر خۆت فێریانەکە ینی؟ ئاریا بینیم لە ڤیددیۆکان هاژە ستاندێکی لەدەست بوو کامێرەکەی لەسەردانا بوو تەنیا ئەو ستاندت هەیە بۆ تەسوورکردن بۆ وێنەگرتن وڵایی ئەو یان شتی دیکەتان هەیە با بڵێن ئامێری دیکەی ئاسانکاری بۆ ڕاگررتنی مۆبایلەکانتان وەکو ستاند؟ ناوڵە هەر بەو ستاندە کارەکانمانەکەن پێشتر بە کار نایەنن ئەگەن ئەوەژی ئینشاڵڵا. وڵای سەرەتایە بەڕاستی ستاندەکەش هەر فترێکە کەڕیمانە و بەکاری هێنی دەستان خۆش. باش ئەم کارە ڕێی لێ نەگرتوون بۆ خوێندنەکەتان؟ زۆر گرنگی بە خوێندن ئەدەم مناڵەکان لە بوارەشە زۆر ئێستا بە تایبەت پشووی هاوینە هەموو هەفتەیەک چۆن بڵێ کار و چالاکیمان هەیە بەس لە کاتی قوتابخانە مانگی دوان ئیتر ئەوەش لە مەسەلەن کۆتایی هەفتەکە ئەگەر مەجالیان هەموویاننا بۆشە هاوینان زۆربەی کورتەفیلمەکان کۆکەمەوە بۆی مانگی دوان پۆستەکەم زۆر جار لە ناو هاوینە بێ کورتەفیلمە پۆستە بین ینی ناو زستانە ببورن این هاوینە پۆستەکەم بۆ لەبەر قوتابخانە نامەوێت کاتیان لێ بگرترێ و ئەوە لە پێش هەموو شتێکە بۆ من. ئێوە کە وێنە دەگرن بگومان ماندووبوونێکی زۆری دەوێت تاکو بەرهەمەکە بخود دەکرێتەوە هاژە ینی مۆنتاژ دەکرێت چێ مۆنتاژەکەتان لە بۆ دەکات؟ واللهی ناڵم گشتی بیرۆکەکان خۆمم خۆشم مۆنتاژیەکەم
ڕۆژێکیان لەم کات گەرمایی زۆر ها پلەکان زۆر بەرزەوە بوون لەناو مەشەدێکمان هەبوو خۆم تەسویرم کرد جارێ دوان سێ مناڵەکان هەڵیان کرد من زۆر هادە ئەم لەگەڵیان ینی شتەکان قەت نامەوێت کاردانەوە چکۆ مناڵم خۆم کەمەجییان هەروە ئەبێ ئیتر ینی لەوەتی دەستم پێ کرد و هیلاکە بوو شتەکەمە دڵمەوەڵێم قەینا ماندوویەکەم عنی یاربەی نەچێ تووشی شەخاتم ینی زۆر دوایەوە نەخۆشە کەوتم بە موبایل مۆنتاژ دەکەن هەر بە موبایل مۆنتاژ دەکەم هەمووی بە وردی ینی چەند سعات لەسەر مێنمەوە تاوەکو هەڵەیەک نەکەم بە سەوت بە مەسەن ئێفێکتی ئەو ڕەنگانی کە لی ئەدەم زۆر شت هەیە ینی ناڵم گشتی بەسەر خۆمامێنێتەوە ینی جەوەرە ژیانی تایبەت خۆت و ئەوەش بیرکەرەوە نیشتان باشە سەیتەڕێکی زۆر باشەکەمە سەر بابەتەکە باشە سکاڵا پێم خۆشە لێرەوە ئێمەش ینی بتوانین پەیامەکانی تۆ بگێنین و مناڵانیش ئەو پەیامانی کە تۆ هەتە زووتر پێیان بگات و سوودیشی لێ ببینن ئەتەوێ ینی چی پەیامێک بە هەموو ئەو چین و توێژە بیت و پێیان بڵێ چی بکەن کە بتوانن بەردەوامی بن بە تایبەت ئێوە کاڵی لە گوندێکین وە کەمترین و سادەترین کە ڕستەی بەرهەمهێنانتان هەیە بەڵام کۆڵتان نەیاوە ئەمانە هەم یادگاری بۆ دروست کردوون هەم کارێکیشی بۆ ئێوە دۆزیوەتەوە بێگومان من ئەمێ بە هەموو ئەو مناڵانە و هەرزەکارەکان بە تایبەت بڵێم ئەنی زۆر جاکە خۆ مناڵ بووم سەری مناڵانی وڵاتانی ترمە کرد ینی ئەمە کە ئەڵی مناڵ لە باخچەی ساڵان بۆ ینی مناڵ لە دوای حەوت ساڵەوە تاکو 16 و 17 ینی ئەوانش حەزیانەیە ئارەزویانێ خۆیان دۆزنەوە بەڕاستیان لە چەند شتێکا پرسیارت ئەبێت جەنجاڵە بیتە خوای چی بکەم بە هاوڕەکەت ئەڵێ هاوڕەکەت هەر هەمان بیرۆکەی تۆ هەیە فەقیرەوەی شەرەوە نازانێ بەس چێکە تۆ لە بوارێکی کورتە فیلما بێ بیبینێ بیرۆکەیەکی لێ وەرەگرێت چەند شتانی پێک و عنی توانێت خۆی بدۆزێتەوە خەونەکانی توانێت خۆی بنیاد بنێ زیاتر لە شتەکان ئاسانکاری بۆ بکرێ بە زمانی خۆیان ینی چەند بابەتی زۆر گرنگ هەبووە بە زۆر چۆن بڵێ هەستیارانە مامەڵم لەگەڵ کردووە توانیمە ئەو پەیامە بگەێنم ئەی زۆر مناڵەوە لە سوچێکەوە بێ من ئەو نەوە ینی کەسایەتیم هەیە نێوکراوە بە کورتە فلم دوایی کە ئەیبینێتەوە ینی پێی ئەڵێم هەر تۆنی بەتەنها ئەو جۆرە نەخۆشیان ئەو جۆرە هەستە و سیفاتت هەیە کۆمەڵێک کەس هەن کۆمەڵی مناڵ هەن وەکو تۆ هەن ئەوەش چارەسەرەکەی باشە زۆر سکاڵا خان کە کاریان لەگەڵ دەکەی بێگومان توانە و بەهرەی منداڵ بۆ منداڵ جیاوازە بێگومان کەسیان دەبینی لەو منداڵانە سەرسامی پێی پێدوابی ئەمە بەڕاستی ئەکتەرێکی باشە بێگومان مناڵمان هەیە ینی پڕ بەدڵ ئەکتەرێکی زۆر باشەکە کۆمەڵێکی زۆر باشمانێ ئەوانی تریشمانەیە کۆمەڵی ترشێ زۆر ئێوێ خۆی بستەلمێنێ ئەڵێ من باشترمەوێ باشتریش ببم مناڵی ترمان هەیە مەسەن لە شێوازی قسەکردنیان لە شێوازی شرمەکە چۆن بێتە ناو کۆمەلگا ئەوش ئێستا باش بەڕاستی هەست بە و گۆڕانکاریاکەم خۆمەڵەکە چۆن باش بوونە ناڵێ دادەستکەڵ ئێستا منیش ئەتوانم ئایتە خۆم سەلماندو ینی لە باشەوە بەرەو باشترین لە باشترینەوە بەرەو نایاب ئەڕۆن بەو هیوایین باشە شتێکی ینی خۆشمان بۆ بگێڕیتەوە هەردووکتان کە بەسەرتان هات بێ لە کاتێکە بیرتان نەچێتەوە بێ بە یادگاریکی جوان چونکە مناڵ ئێستا کەمترین یادەوەری هەیە منەوە ڕۆژە بە کوڕەکەمەوەت تۆ بە دیارم ئایپادوی بینێ چی باسەکی بۆ گەورە بووی بۆ مناڵەکانە ینی یادەوەریان نییە چونکە ناچنە ناو مناڵی تر ناچنە کۆڵان ئەمانیان نییە گوناحن بەڵام ئێوە چی یادەوەریەکتان هەیە کە بیرتان نەچێت ئەو قسەی وتت زۆر ڕاستە منیش لە پێناو ئەوە بۆ یادگاری جوانی مناڵانە دروستکە بێزگەلەوە یاری مناڵان بەدەر لە دوای کورتە فلم یاری مناڵانەکەین ئەن یاری کوردەوارەکانەکە ناو باخەکەی خۆمان یاڵا ڕۆژمان داناوە بەس یادگاری لە وەرزەکانە زۆرمانەیە سبحان الله عنی ئەو بە مناڵەکانیش بڵێ هەر کاتێ لە کازستانە ئێمە بڵین ئاکشن باران شەستە بارێ یعنی چوینەتە ژوورۆ دانیشتوینە ئاها ئەتیادی بارانەکە وەسە ئەچینە درێ نازانم ئەو زۆر باشن کاتەر وشکە ساڵی بوو تەلەفۆنێکەکەن ئەڵێن سکاڵا دەست پێ بکە هەوڵدەن سیناریۆکانتان زیاتر پێیوەست بێ بە کەشی سارد و زستان و لافا و ئەومان دوی ساڵکە ڕۆی زۆر بارانێت چاکباری ماشەڵڵا یعنی چەند شانۆگەریمان کرد بەخوا بارانی زۆر باشە باری بەتایبەت مانگ سێ کات شانۆگەرەکان ئایتر یادەکاندێ بۆنەوە یادەکاندێ وتم بەو خوا باران بزانین سوور ئەبارێ ئەچینە ژێر ینی چۆن بڵێ شوێنەکە بۆکو کەپرێکوا بوو ئەلێ پەخشەکەی خۆمان هەرەکەین ینی کردشمان بەڕاستی بارانە باری شانۆگەریەکەمان نەوەستان ئەی ئافرین کۆی گشتی ڤیددیوکانتان تاوەکو ئێستا چەندە ژمارە ئەوەی کە بڵاوتان کردەوە ئەوەی سبسکرایب 38,000 بەڵام کۆی گشتی بینەرەکانمان 38,000 بەڵام جگە لە بینەرەکان و بەستم ئەو ڤیددیوانێکە بڵاو کراتەوە یەک ڤیددیویان چەنددانە یەک ڤیددیو 48 تر بەرەبەرە 38 25 20 19 1000 2000 ینی بەرەوسەرەوەی ترەوە بەرەبەرە بەپێی ڕۆژانە ئەکتیڤیان بەرز ئەبێتەوە چونکە مناڵان زۆر چاودێریەکەم کە
زۆر زۆر یعنی خوانەڵەن دیێڵادا بەرهەمی تازەمانێ مانگانە دوو بەرهەمی تازیان بۆ پەخشەکەم بۆی بیبینن بە شێوازی جیاواز بە شێوازی کوردەواری زۆر زۆر جوان ژیانێکی کوردانە پەخشێکم. باشە ئاریا تۆ خۆت بەچی بەردەوامی بەکارەکانت ینی متابعی چیەکەی بۆی کە کامێرەمانێکی سەرکەوت و تربی ئێستا باشی ئێستا سەرکەوتووی متابعی چیەکەی چۆن پەرە بە توانەکان تی؟ وڵی هەر لە ڕێگەی موبایلەوە لە ڕێی خەتەوە سێری ئەو کەساناکەم کە کامێرەوانیەکان تاوەکو لیانەوە فێر ببوو. دەستت خۆش بی هەربژی کاکە ئاریا سکاڵاخان زۆر زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێن. خۆشحاڵبوونەتان زۆر بە وزەیەکی باشتان بێمەش بەخشی بۆ هیواین کە بەردەوام بن و کاری باشتر و جوانتر و نایابتریش بکەن. سپاس دووبارە بۆ ئێوە. سپاس بۆ ئێوەش.